بریا دو سالان هەواڵ عەبدوڵڵا سوورچی و ژمارەکە هەواڵên xwe وەک بەرپرسە هەیئا bilind دارێخستنا Yekîtî Niştîmanê Kurdistanê li Akrê bûyî bergirîkirin li axa Pîrûza Kurdistanê li dijî rêperestên Daeş li çiyayê kanûne li mîxwerê başîk û di şerekê merdane de şehîd dibin. Sê kesên Kurdperwer û çavnetiris û şûrgîr li ser rêbara Yekîtî Niştîmanê Kurdistan û heval Mam Celal giyanê xwe yê pîrûz gûrî axa Kurdistanê dikin. Li sala 1978 Eşqî Sûrçî li jiyê şansaliyê de peywendî bi şûreşa Kurdî diket li devera sîdekan û çendîn çalakiyan encam didet û merdayetiya xwe diyar diketin. هەواڵی سەرکردە و فەردا هەواڵ شەهید عەشقی سوورچی لە ساڵی 1970 کاتی 16 ساڵ سەرکی شەرەفی هەلگرت و پەیوەندی کرد بە ڕێزەکانی پێشوێزی پێشمەرگەی کوردستان لە تەمەنی لاوێ دەست بوو بە پێشمەرگە و لە کاتی پێشمەرگایەتی و لە شەڕەکانی ئەو کاتی ساڵەکانی 1970 بەلدەن و سەدان ئەفسانەی تۆمار کرد کە لە ئەو کاتیش لەناو هێزی پێشمەرگەی کوردستان کەسێکی دیار بوو بەناوبانگ بوو لە شەڕەکان کە کەسێکی قارەمان بوو. بەداخەوە لەم شەڕە هەواڵ شەهید عەشقی شەهید بوو. طبعا ئەکید لە نورە کاریگەری زۆری هەبوو شەهیدبوونی کاکە عەشقی ئەسیرێکی زۆری هەبوو لە ناخی کەران لە ناخی پێشمەرگەکان لە ناو کۆمەڵانی خەڵک لە ناو عەشائیرەکان لە ناو ڕۆشنبیر و گەنج و لاواندا. Eşqî Sûrçî wek kaderekî siyasiyê çalak û komelatî û kargerî li çendîn pûstên rêxiraweyî serkeftin bi dest ve înaya û şiyaye li ezmûnê jiyana xwe serkeftiyane wan karan encam bibet û rûlê xwe yê berçav bigerîtin. Sereta roja pêncê neh ke ew xebere bima 2014 bi rastî bû me yanî birîneka gelek yanî êşeka gelek mezin bû. Çunke herçende dabûyî Yekîtî Niştîmanê Kurdistanê ke berdewam va rolê xwe bikete qurbanî bo axa Kurdistanê bo azadiya xaka Kurdistanê bez bû me yanî birîneka mezin bû. Pêşekî serî rêz û newaziş dadinînim بۆ تەبایە شەهیدێت ڕزگاریە خەزا گەلێ تایبەتی شەهید عەشقی و هاوردوی کە بەری 2 ساڵە گیانێ خۆ گۆری ئاخا کوردستانێ کرد و شەهید عەشقی کە بەرپرسێ مەلبەندێ 19 بیە وە جێگرێ لێپسراوی مەلبەند بیە و هەموو پلێت حەزبی یەکەیەکە وێت بڕی و ئەز و ئەو وەکو برابینە. لە ساڵی 2014 لە 9/6 ڕێکخراوە تێرۆریستی داعش هات دیسان عەشقی وەکو مەسئولی هەیئە لێرە لە قەزای ئاکرێ و بەردەڕەش تەگا هەموو کادرێ کۆمەڵایەتی و کادرێ حزبی و کادری ڕێکخراوەیی و پێشمەرگە و پۆلیس و ئەوانە دیسان بەرەو بەرەکانی جەنگ ڕۆیشت و کە یەکەم میحوەر لە عەلیە ڕەش بوو کە گوندەکە نزیک مووسڵ و پاشان لە دووبەردان و پاشان لە سەری چیای بەعشیق و دوا ئۆپراسیۆنیش کە لە ساڵە 2014 کە لە بۆ ئازادکردنی زەرتک بوو وەسی چیای بەعشیقەش بوو. Eşqî Sûrçî di mêjûya xebata xwe de berî şehîd bîtin. Du cara xeber mirnawî û şehîdbûna wî belav be li kemînên rejêma Be'ez de belê bi serbilindî zivriye ve. Ev care jî bêdbûna wî û hevalên wî li 5 nehî 2014 navê wan di pertûka serweriyan hat tûmarkirin û çi carekê nahên ji bîr kirin. İsmaîl Seîd, Kanalê Badînan Sat, Akrê.